ستافی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینن سەرقاڵی ئامادەکارین بۆ گەیاندنی هاوکاریەکان بۆ زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ و تەکیە و شۆڕش. ستافێک و 1308 سەبەتەی خۆراک لە هەولێرەوە بەرەو چەمچەماڵ بەڕێکەوتن. ماڵ بە ماڵی زیان لێکەوتوانی لافاوەکە سەبەتە خۆراکیان پێدرا. ئەوان سوپاسی بەخشین دەکەن و دەڵێن لە ڕابردووشدا هاوکار و یارمەتیدەرێکی زۆر باشمان بوونە. یەکێک بوو لەو دەستگایانەی لەگەڵ یەکەم ساتی لافاوەکە ئێمە کەمپین ڕۆمان ڕاگەیاند و ڕۆژی چوارشەمەش بە دیاریکراوی لە دوای لافاوەکە دەستمان کرد بە دابەشکردنی پارە لە ڕێی خێرخوازانەوە. ئێمە لەو ڕۆژەوە دەلیلی خواپێداوانمان کردووە. هەر کەسێک لە کەم لە زۆر کە پارەی هێناوە ئیتر هەبووە ملیۆنێکی هێنابووە، هەبووە کەمتر، هەبوو پێداویستی هێناوە کەلوپەلی هێناوە، ئەوەندەی کرابێت تەنسیقمان لەگەڵ ئیداری شار کردووە، گەڕەکانیان بۆ دیاری کردوین و ئێمە چوونێتە خزمەت لێقەوماوان و کەم دەرامەتان. دیارە ئێمە بەڕاستی وەکو ئۆفیسی هەولێر ئەمڕۆکە 1308 سەبەتە خۆراکمان دابین کردووە و هێناومانە بۆ چەمچەماڵ و تەچێ و هەروە شۆڕژ کە بە بڕی 35 ملیۆن و 300 هەزار دینار و لێرەشەوە بەڕاستی من دەمێ ئەوە باس بکەم کە دەستگای بەخشین لە ماوەی 14 ڕۆژدا ئەم لافاوەی کە زەرەر و زیانێکی زۆری گەیاندووە دیارە بەم شار و چەمچەماڵ و دەوروبەری تاکو ئەمڕۆکە سوپاس بەخوای گەورە ملیارێک و 6 ملیۆن دینار کۆکرایتەوە و ڕێنیشاندەر و چاوساغی کراوە بۆ خێرخوازان. هاوکاریەکانی بەخشین لە دوای ڕاگەیاندنی کەمپینەکەوە خۆی دەبینێتەوە لە هاوکاری دارایی و پێداویستی ناوماڵ و سەبەتەی خۆراک و هاوکاری تەندروستی و پێداویستی پزیشکی و ئاوی خواردنەوەی ماڵان. هەتا ئەمرم من خۆم شخصی خۆمەڵێم سوپاسیانەکەم بەڕاستی کارێکی زۆر ئینسانانەیان کرد بەرامبەر بەم خەڵکە بەرامبەر بەم ڕەش و ڕووتە بتەوێت نەتەوێت خەڵکەکە لی قەومە وەڵڵاهی باش بۆ لەخوای گەورە بە زیاد بێ حەمد و سەنا بە زیادەوە یعنی دەقات باشتر بۆ ماڵوا هەبووە زەرەرێ بەسیتی لێکەوتۆ لەخوا بە زیاد خی گەورە بۆی پڕکردوەوە ئینشەڵڵا. ئاوا یەکێوەک ئێوە بێنە ئیسفادەی لێکەین بەس وەکتی ئیسفادەمان لێ نەکردووە. ئارە بەخۆ چیتان هەیە بۆ بەخشین؟ وڵای دەستخۆشی لێکەین زۆر دەستخۆشی لێکەین. ئەو خەڵکە گشتی زەرمەند بوو هەر ئێمە نین گشتی زەرە بەس هینەکەی ئەمان زیاد ئەو ماڵەکەیانە. ئیساکە باران بێ یەک سەعاتر باران بێ ئەمە 15 ڕۆژ ڕێکە ئیمڕۆ 14 یاخو 15 ڕۆژ هەتا ئێستا نهاتنەتەوە ئیساوە تا جوان سەسووریکەن بە نیو سەعاتێک گیری حەدیسانم لافاوەیە ماگرێتەوە بە حەقەت یانی لەو ساگۆنام کەس بۆ نایەتە خەتکاکە. لە ماوەی 14 ڕۆژی ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی بۆ قەزای چەمچەماڵ و ناحیەکانی شۆڕش و تەکیە ڕاگەیاند. لە کەمپینەکەدا ملیارێک و 6 ملیۆن دیناری کۆکردەوە و چەندین جۆر هاوکاری دیکەشی پێشکەش بە زیان لێکەوتوانی لافاوەکە کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چەمچەماڵ.